سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی کەمێک لەمەوبەر لە هاوینە هەواری بێخاڵ منداڵێک دەکەوێتە ناو ئاوە دواتر دوای گەیشتنی تیمەکانی بەرگری شارستانی لە ئێستادا منداڵەکە ڕەوانەی نەخۆشخانەوە کراوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم پرسە و تەبێژی ڕاگەاندنی بە ڕێبەراتی بەرگری شارستانیم لایە سڵاوت لەبێت ڕایت ڕەوەند هەودیانی بۆمان باز بکە ئەو منداڵێک کە سوتاوە خەڵکی کوێ و تەمەنی چەندە؟ بەڵێ کەمێک بەر لە ئێستا ئاگادار کرێنە بۆ بوونی ڕووداوێکی خنکان لە هاوینەواری بێخاڵ دەست بە تیمەکانمان دەرچوون بۆ شوێنی ڕووداوەکە دەرکەوتکەوە منداڵی 8 ساڵان بە ڕەگەز عەرەب کە دانیشتووی فەلوجەن بە مەبەستی گەشت ڕوویان لە ناوچەکە کردبوو بەداخەوە جیان لەدەستدا بوو لەلایەن تیمەکانی ئەمەتوانرا لە خواردچەند کیلۆمەترێک لە شوێنی ڕووداوەکە تەرمی منداڵەکە بدۆزرێتەوە لە ئێستا خەریکین ڕەوانەی پزیشکی دادی دەکرێت لە سۆرە. ئەوەی ئەو ڕووداوەی کە ئەمڕۆ ڕوویداوە ئەو لە ماوەی 2 هەفتەی ڕابردووش منداڵێکی دیکە هاوشەوەی تەمەن بچووک خنکە دەمێت بە دیارەکراوی لە ساڵدا تا ئێستا بەپێی ئامارەکان چەند کەس لە سنووریدا لەسەر بەخۆ سۆران بە ڕووداوی خنکان گیانیان لەدەستداوە. ئەم ساڵ ئەم دووەم حاڵەتی خنکانە کە حاڵەتێک بەر لە ئێستا باوکو منداڵێک گیانیان لەدەستدا گەشتیار بوون ئەوە حاڵەتی دووەمە ئەم ساڵ ڕوویدەدا بەداخەوە ئێمە هەمیشە ڕێنمای بە گەشتیاران دەدەین کە ئاگاداری منداڵەکانیان بن چکە ئاگادار نەبوو لە منداڵەکان ئەو حاڵەتە نەخوازراوەی لێ دەکەوێتەوە لە کاتێک سەردانی شوێنە گەشتیارەکان دەکەن بۆیە ئەمە سەرەتای وەرزی هاوینەمە پێشبینی دەکەین ئەگەر خەڵک پابەندی مەرج و ڕێنمایی هۆشیاریەکان نەبێتن قوربانی تریشی بەدواوە بێتن. ئەو منداڵێک کە ئێستا خنکەوە ڕەوانەی نەخۆشخانە کراوە دوای توێ کاریکردن بۆی لەلایەن کەسوکارەوە دەبرێتەوە شوێنی خۆی یاخود کەسوکارەکەی لەگەڵین. بەڵێ کەسوکارەکەی مەبەستی گەشت لێرە بوون دوای ئەوەی تەرمەکە لە پزیشکی دادی توێکاری پزیشکی بۆ دەکرێت و ڕادستی کەسوکارەکەی دەکرێتەوە دەگوازرێتەوە بۆ شوێنی خۆ. ینی زۆر سپاس کە لەگەڵم بووی. بەڵێ ئەوەی گوێبیستی بوون قسەی وتەبێژی بەرگری شارستانی سۆران بۆ ئاماژێ بەوەدا منداڵێکی تەمەن 5 ساڵ کە بە ڕەگەز عەرەبن بەبۆی گەشتکردنەوە هاتوونە سنووریدا لەسەر بەخۆ سۆران و لە هاوینە هەواڵی بێخاڵ منداڵەکە خنکاوە و هاوکات ئاماژێ بەوەشدا لە ئێستادا منداڵەکە بۆ توێ کاریکردن ڕەوانەی نەخۆشخانە کراوە دواتر ڕادستی کەسوکاریان دەکرێتەوە. ئاماژەشی بۆ کرد لەم ساڵدا ئەمە دووەمین حاڵەتی خنکانە لە سنووری ئیدارە سەربەخۆ سۆران ڕووبدات کە ماوەی 2 هەفتە لەمەوبەر باوکو منداڵێک بوون ئەمەش حاڵەتێکی دیکە بوو. گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە بە دیاری کراوی لەم ڕووبارەوەیە کە لێرە لەم ڕووبارەی هاوین هەواڵی بێخار کە دێتە خوارەوە هەروەکو تەبێژی بەرگری شارستانی ئاماژێ بەوە کرد چەند کیلۆمەترێک لە شوێنی ڕووداوەکە دوور بووە کە منداڵەکە لە خنکاوە تەرمەکە دۆزراوەتەوە لە ئێستاشدا منداڵەکە دوای توێکاریکردن بۆ لە نەخۆشخانە ڕادستی کەسوکاری دەکرێتەوە. بەڵێ ئەمە نوێترین ئەو زانیارە نەبوون لەسەر خنکانی منداڵە تەمەن 5 ساڵێکە. بەڵێ